سڵاتان لێبێتەوە کاتتان باش پەیوەست بە ئاماری سەرژمێری دانیشتوان و ئاڤاهیە لە سەرتاسەری عێراق بڕیارە لە مانگی 11 ساڵ لە سەرتاسەری عێراق بەڕێوە بچێت و هاوکات دەستەی ئاماری هەرێمی کوردستانش لە ماوەی دوو ڕۆژی ڕابردوو لینکێکی بڵاو کردوێتەوە بۆ دامەزراندن مەبەستی ئەو کەسانەی کە دەیانەوێت بۆ ڕۆژی سەرژمێری بەشدار بن. وردەکاری لەسەر ئەم بابەتە بەڕێوەبەری ئاماری ئیدارەی سەربەخۆی سۆران کاک هەژار بارام میوانی منە سڵاوت لێبێتەوە کاتت باش. کاک هەژار گەر بۆمان باس بکەی بە گشتی ئەم سەرژمێریە کەی دەست پێ دەکات و هاوکات ئێوەکو بەڕێوەبەراتی ئاماری ئیدارەی سەربەخۆی سۆران چیتان کردووە؟ بەنسبەت پرۆسەی سەرژمێری گشتی دانیشتوان و ئاڤاهەیە کەەوە لە هەموو عێراق و لە هەرێمی کوردستانیش بەڕێوە دەچێت، ئێمەش وەکو بەڕێوەبەراتی ئاماری ئیدارەی سۆران هەموو ئامادەکاریەکمان کردووە. ئێستا خۆلی ڕاهێنان بۆ ئەوانە بەڕێوە دەچێت کەەوە دەبنە بژمێر بۆ پرۆسەی سەرژمێری کەەوە بڕیارە 2011 بەڕێوە بچێتن. لینکێک لە ڕێگەی وەزارەتی پلاندانانەوە بڵاو کردەوە بۆ لە هەموو هەرێمی کوردستان نزیکەی 16 بۆ 17,000مان دەویست، لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆرانیش 1500 بۆ 1700 کەسمان دەوێت بۆ هەموو ئیدارەی سۆران کەەوە ئەوانە دەبنە بژمێر بۆ ڕۆژی سەرژمێری. کاتێک لینکەکە بڵاو کرابووە هەموو زانیاریەکانی تێدا بوو، هەموو مەرجەکانیش بڵاو کرابوونەوە، ئەوانەی شمول دەکەن دەبێت خەریجی پەیمانگا و کولێژ بن و بێکاریش بن. ئەمە عقدی لەگەن دەکەین بوو ماوەی 2 مانگ، ئەوانە 2 مانگی با 250,000 و زایدەن کە لە خولیش بەشدار دەبن ڕۆژانە 10,000 خواردنیان هەیە. پرۆسەی سەرژمێری گشتی فعلی لە 16 دەست پێ دەکات، 16 تا 19 هەموو خێزانەکان تۆمار دەکرێن، هەموو ئەندامانی خێزان تۆمار دەکرێت، فۆرمێکی دۆلاپارەیە بە ئەلکترۆنی پڕ دەکرێتەوە. 2021 کەەوە قەدەغەی هاتوچوو فەرمانی پێدار کراو لە هەموو عێراق بە هەرێمی کوردستانەوە قەدەغەی هاتوچوو بێت زیاتر بوو چێککردنەوەیە. یعنی ئەو ماڵانە کەەوە هەر بژمێرێک 100 بۆ 130 خێزان لە گوندیش 25 بۆ 40 خێزان وەردەگرێت، لە مای ئەو چاڕژەدا هەر هەمویان تۆمار دەگرێت. دووبارە لە کاتی قەدەغی هاتوچوو پێداچوونەوە بە هەمووان دەکات بۆ ئەوەی ئێمە دڵنیابین هیچ کەسێکمان لەبیر نەکردووە، یاخود کەسێک ئێستا لە دایک بۆ ئەویش تۆمار دەکەی، یاخود کەسێک وەفاتی کردووە ئەوش لەو دۆڕژانەدا تۆمار دەکرێن. مەبەستی ئەو قەدەغی هاتوچوو زیاتر چێکردنەوەیە. سەرژمێری گشتی دانیشتوان و ئاڤاهەیە واتە هەرچی بینا و باڵەخانە و کابینە و دامەزراوەی ئەهلی و حکومی هەیە هەموو تۆمار کراون. پێشتر لە قۆناغی گەمارەسازی و ژمارەدانان هەموو ژمارەیان بۆ دانراوە، لە ڕێگەی نقطەی GPS-ئەوە هەموو پێناسەمان داوەتێ ئەوە باڵەخانەی بازرگانیە، دوکانە، دایرەی حکومیە هەموو پێشتر تۆمار کراون. بۆ ئەو قۆناغە زیاتر هاوڵاتیانن. داوا لە هەموو هاونیشتیمانیان لە ئیدارەی سەربەخۆی سۆران دەکەین لە 16 مانگەوە لە ماڵەکانیان دەبن و هەموو ئەوانەی پێویستە مستەمسەکات بوو نمونە کارتی نیشتیمانیە، فۆرمی وە هەموو با بەردەست بن، چونکە ئەمە کاتێکی زۆر کەممان لە بەردەستە و بە هەر ماڵێکەوە ئەمە دەچین شتەکانیان هەموو حاضر بن بە زووترین کات بتوانین تۆمار بکەین. خەڵکیش هەرچەندە زۆر هاوکار بووە دووبارە دەوان لێ دەکەین هاوکار بن لەگە تیمەکانمان. زۆر سپاس هەژار بەهرام مەحموود بەڕێوەبەری ئاماری ئیدارەی سەربەخۆی سۆران. بەڵێ هەروەک میوانەکەم ئاماژەی پێکرد داوا لە هاوڵاتیانی سنووری ئیدارەی سەربەخۆی سۆرانەکەین لە 16 مانگەوە لە ماڵەکانیان بن و هاوکاری تیمەکانی بەڕێوەبەراتی ئاماری سۆران بن.